دوا پەیوەندی ببورن بەڕێزان پەیوەندیەکان دیارە زۆر بەڵام ناتوانانی چکە وەرگین دایکی ڕەوا وەکو دوا پەیوەندی فەرموو خوشکی من. السلام عليكم مامۆستاگیان. عليكم السلام ورحمة الله دایکی ڕەوا. مامۆستاگیان وەڵای پرسیارێکمانی بێ زەحمەت. فەرموو. دوعای پێش نوێژ کە دە نوێژدا ئەبەستیت. من کە نوێژدا ئەبەستم نیەتە هێنم الله ئەکبەرەکەم اینجا دعاءك أكم دروسته يا ووجهت وجهي الذي فطر السماوات والأرض كاتي نرجع أبستم الله أكبر أنجا دعاء وجهت وجهي الذي فطر السماوات والأرض الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا من جاي الله أكبر نيتين الله أكبر كم إنجا دعاءك أكم دروسته بس تشاو قصد ودكم بس تشاو أي ترساري كتير ما مصاجين بزحمد نوێژی سەلات و تەسبیح ئەگەر هەر دوو ڕکات بکەی کافیە و دروستە یا هەر چوار ڕکاتەکە بکەیت بەسەر چا ئەویش قسە بۆ دەکەم زۆر باشە دەستە خۆشە مامۆستاگیان سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام ورحمەة الله دایکی ڕەوا خوشکە باشەکەیمان سوپاس بۆ پرسیارەکەت بەسەر چاوم. فەرمووی دوعای دوای الله ئەکبەری نوێژدا بەستن دایکی ڕەوا هەوڵ بدەی ئینشاءڵڵا تۆ مادام حەزت لە دوعای خێرە ئەو دوعا بخوێنە وجهت وجهي للذي فطر السماوات والأرض دوانزە جار 20 جار گوێی لێ بگرە لە ڕێی مۆبایلەکەتەوە منداڵەکان بۆ دابینکەن لەبەری دەکەی ئەوەش کە کتت الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا إن شاء الله أوش بخوێنی هەر شتێکی باشە. صلاة التسبيح دوو رکاتەیان چوارە نەخێت صلاة التسبيح چوار ڕکاتە 300 جار ذكری سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر تێدایە لە هەر ڕکاتێکە 75 جار ئەو زیکرە دووبارە دەبێتەوە و دەتوانی هەر چواریان بەیەکەوە بکەی و دەشتوانی دوو رکات بکەی و سەلام دەیەوە تۆزە پشوو بدەی و هەستەوە دوو ڕکاتەکەی کە بکەی بەڵام صلاة التسبيح بەگشتی بۆ خۆی چوار ڕکاتە نەک دوو ڕکات.